خوای گەورە فەرمێ ئێوە باشترین ئومەتن دیاردەیەکێ لە مەفتار ڕووداوە خۆستاندن تەماشاکەر لە گوناح و تاوان هەڵانان و تەماشایکەی وەشتی بڵاوکەیتەوە بۆ ئەوەی وەڵامە چییە پاڵەوانە خۆی بستێنێ بەداخەوە ئاستی ئێمە سەقافەتی ئێمە گەلێکی ڕەشوڕوود بگێتە ماستە بەداخەوە زۆر جار خوای گەورە لە قورئاندا تەماشاکە چۆن باسەکە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئیمانداران مسلمانان دەستکەنە یەکە لە چاکە و چاکەکاری یارمەتی یەک دەرن لە چاکە و چاکەری بەڵام وریابن دەست نەکەنە یەکە بۆ خراپە یارمەتی یەکتری مەدەن بەنزینەکە خەرکێک هاتە خۆیان تۆ ڕسمی دەگری تۆ ڤیدۆی بۆ ئەگری تخواوە غیرەتە تخواوە غیرەتی مسلمانە تخواوە غیرەتی ئینسانیەتە زەلامی خۆی بستێنێت تۆ تەماشایکە و ڕسمیکەی و بڵاویکەیتەوە ئەبێت تووچی مرۆڤێ بی چۆن دڵژان ناکە نازانم ئینسان بگێ ها مسلمانان ئیسلاممان لێ بکەراوینە درڕندە هەموومانە بێنن درڕندە بەخوا بەخوام ئیسلامە دەرکە لە ناومانە وا تکێکی ماوە کەمێ احترامی یەکتری ئەگرین ڕیسپیەکانمان ڕێز و تەقدیر و دەسەگرینە سێنگ و باوک و دایکە زانین چێیە وەڵڵا ئەم تکە ئیسلامە ماوە و تەقدیر و نەریتی جوانی ئەم ئیسلامە و کوردایەتیە لێی دەرکە خوا ئاگای لێیە هەمووی وەک درڕندە دەژی هەر کەسێ ئەڵێ گرفانی خۆم ماڵی خۆم ماڵی خۆم ماڵی تۆش دەخۆم بۆیە ئیسلامە فێرمانەکان من تعدا لە شەرەف و ناموس و کەرامەتی تۆ نەکەم تۆش کە هاوتا لەگەڵ مناوا بیت ئەبێ وریابین ئیمانداران لە شوێنێکا خراپەت بینی ئەبێ ڕایگری نێری ئەم خراپە بڕوا چونکە ئەگەر تۆ لەگەڵی بووی تۆ شەریکی بتوانی ئەو گوناحە بەهۆی تۆوە هەڵی وەشێنیتەوە نەکرێ تۆ کەم تەرخەم بووی تۆش هیچ فەرقت نییە لەگەڵ ئەو گوناحەی کە ئەنجامی دەدرێ ئەگە تەماشاشکەین المؤمنون والمؤمنات بعضهم ئەولیاء بعض خوای گەورە فەرمێ ئیمانداران لە پیاوان ئیمانداران لە ئافرەتان هەموویان چی تەواوکەری یەک پێش و پاشی یەک برا گەورە و برا بچووکی یەک بۆ خێری چاکە و باشە بۆ نور بۆ هیدایەت بۆ ڕۆشنایی بۆ ئاشتەوایی بۆ ژیانی خۆش بۆ ژیانی بەختەوەری بۆ سەعادەت بەڵام عەکسەکەینە والكافرون ئەولیاءهم چی هەموویان کافرەکان هەموویان بۆ ڕێگای خراپ و خراپەکاری ئیمانداران ئەم شتانە زۆر خەتەرە مەسەلەی کوشتن ئیسە ڕێژەکە بەرزە بێتەوە خراپە یعنی تۆ گەنجی ئازیز ئەو گەنجانەی ئێستا وا کاریان نییە پیاوی و بەتەمەن کە مشکلەتەیە کە نەخۆشی یعنی بەس پێم بڵێ خۆ سووتاندن عیلاجە دەی خۆت بستێنێ کێژە بارەکە الله کێژە دەستە خۆش بێت چێ بێت دنیا و قیامەتت دەڕوا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ بە هەر حەدیدی ئاسنی خۆی بکوشێ لە دنیادا لە قیامەتا لە ناو ڕاستی دۆزەخە بەوەی کە ها بەدەستیەوە خۆی دەکوژێ هەتا ئەو ڕۆژەی دەمێنێت لە دۆزەخە خوا پەناماندا بۆ قیامەتی خۆت دەستێنی بۆ دنیایەکی کاتی یعنی خۆ کوشتن عیلاجە خۆ سووتاندن عیلاجە نەخێر چی کاتێ لە وڵاتەکانی تر بووە عیلاج با ئێمەش دەستی پێوە بدەین هەموومان خۆمان بستێنین هەموومان خۆمان بکوژین نەخێر بەس وریاش بین ئێمە نەوینە ڕەفشڕەت فعل ئیمانداران ئەو قەزیانەی کەوا سەر ئەکێشێ بۆ ئەوانە ڕۆژێ زووتر کپیکەینەوە ڕجاتان لێ یەکەم ڕجا باوکانی خەدرگران ڕیسپێکان بە تایبەتی مەسەلەی هاوسەرگیری لە کوڕ و کچە ئاسانکار بن هەتا پێتان ئەکرێ حتا پێتان ئەکرێ لە کوڕتان لە کشتان کوڕەکە دڵیا بە کچێکەوە ڕێک و پێکە بانی کە قەناعەتی پێ بکە کاکە 10 پیا و 20 پیا و 30 پیا بنێرە ماڵ پیاوەکە پیاوەکەش ژنەکە تۆش عیناد مەبە کچەکەت بدەرێ لەوە باشترە کچەکە خۆ بستێنە سبەینی حەیات بچێ ڕوود نەبێ سێدراوسەکان و خزم و قەوم و ئەحباب بکەی لەوە باشترە سبەینێ کچەکەت کارێ بکا سبەینێ ڕوود نەبێ کوڕەکەی تۆ شاکەدا زۆر جار سەرچاوەکان ئەمەیە کوڕەکانتان کچەکانتان بگرن ئیمانداران زروفەکە وەختێکی ترە بانیان کەن با دڵی قسەی خۆیان بکەن لاتان زۆر ئاساییە گەنجی ئێمە داماوە بربەختە وەڵڵی گەنجی وایە بە مانگ دەڕوا دوێنێ وتیان پێم لەم شارە بە مانگ ڕوازار نەرنیە لە گرفانیە تۆ ئیدارەکەی من ئیدارەکەم موچەیەکی نییە 250 دیناری نییە گەنجە 14 ساڵ لەم دنیاە گەرەکێتی مستەقبل بنابەیەکەوە هیچ لایە کەس نییە لایەکی لێ بکاتەوە نە تەعیناتەیە نە حکومەت بایەخی پێدا نە خەڵک ئامادەی ئاسانکاری بۆ بکا بۆ ژن بۆ زەواج چی بکە ئەم گەنجە چی بکە ئەگە ئیمانێکی بتەوی نەبێ چی بکە ڕۆژێ خۆی گردوو ڕۆژ سێ ڕۆژ هەر ڕۆژە شەیطانە بێتە مایەوەی ئەی خەڵەتێنێ ئەگەر ئێمە لەگەڵیانە بین وریابن ئیمانداران
خۆشەویستان ئەو شتانەیە بێتە مای ئەوەی گەنجەکانمان بە تایبەتی والەیەکا بەرەو خراپە و خراپەکاریە ئەبێ ئێمە ئەوانە بزانین و عیلاجی بکەین و ئەبێ ئینسان ئیماندار و موسڵمانش ئاگای لێبێ. خۆشەویستان و ئیماندارانی خۆشەویست، ئەمەی کە منیش باسم کرد با ئەوەی بێ من ئەوەی لە شوێنی پێغەمبەرە ڕاوەستاوم باسی خوا و پێغەمبەرم کردو عەلەیهی سەڵات وەسەلام، نەکوا وتارەکەی من بە عاقار و بە ڕێیەکی تراو بە حزبێک و بە لایەنێک و بە فڵان و بە فیسان نەبرێ. من هیچ کەسێک نەیوتوە خۆمە وتارم هەڵبژاردووە، چونکە ئەقسا ماڵێکی پیرۆزە و چونکە ئەوەی کە لای من گرنگە ماڵەکەی لای خوا و پێغەمبەری خوا گەورەیە حەزم کرد ڕایگەیەنم کە ئەم ماڵە پیرۆزە، واجبێکی شەرعی لەسەر هەموو لایەکمان هەموو مسڵمانێک کە ئێمە ئەو شوێنەمان لە دڵدا خۆش بێ و پێمان خۆش بێ مسڵمانان لە ناوێ بحەسێنەوە. ئەو کاتە ئێمە وەک برا گەورە و وەک ئەو قایدە گەورەی سڵاحەددینە کاتێ لەسەر مەرگا وتیان پێی چی ئاواتێکتەیە، کاتێ هاتنە سەر ئەقسا پێی وت یەک داوایەکمەی لەخوا، یەک داوایەکمەی لەخوا، خوا شفام بدا لەم نەخۆشیە، نەزرەکەم لای خوا ئەوانەی کە هاتوونەتە ئەو ماڵە هەتا دەریان نەکەمە بێواز نێرم. ئەو بخوای گەورە شفایدا و هەمویانی دەرهێنا، هەمووی دەرکرد لە ماڵی خوا. ئەو کەڵە پیاوە هەتا ئێستا کچێرەکەی دنیا هەمووی بە من و تۆ فەخر دەکا، چونکە کەڵە پیاوێک زۆر جارش دەڵێن ئەم کەڵە پیاوە لە دوای خۆی دروست نابێ. ئیمانداران خۆشەویستانە بێ بزانین و قسەیەک مش خوێندەوە ئاخر وتارەکەم بەوە تەواو دەکەم. ئەڵێ کابرایەوە تەما بوو وەختی خۆی بستێنێ ئەژێ لە هەولێرە ماوەیەکی پاسی کاتێکی زووەکەن نووسەرشە، بەڵام ناوەکەیم ئێستا لە خەیاڵ نییە. ئەڵێ چوومە گۆڕەپانی هەولێر خۆم بستێنە، وتم چەرخەکەم بێن، وتیان فەرمەوە چەرخەکەی، وتم بنزینەکەم بەرێ، وتیان فەرمەوە بنزینەکەی، وتیان دەی بزان کەی دەست پێکەی، وتی تۆ خوایە ئێوە گەروا بن تخوا گوناح نییە بۆ ئێوە خۆ بستێنی، تخوا گوناح نییە بۆ ئێوە وام زانی سەگشتان تێن دەست و قاچ مەگرن ئەڵێن مەکە بیکە خاتری خوا خۆ مستێنە، تخوا خەڵکی ئاوا بێ ئاوا بۆ بکەیت تۆ بۆ خەڵک خۆ بستێنی، خەڵکی فەرموو خۆ بستێنە خۆ بکوژە. ئەبێ ئیماندارە بزانین ئێمە چی ئەەکەین، ئێمە خۆمان بدۆزینەوە لەکوێین. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە.